حکوومەتی هەرێمی کوردستان هەر جارە و بە بیانویەک مافە هەرە سەرەتایەکانی هاوڵاتیان زەوت دەکات یاخود موچە دەبڕێت یاخود هەر جارە و بە بیانویەک موچەکانیان کەم دەکاتەوە بۆ ئەمە ڕەخنە و گلەی و گازندەیەکی زۆر لەلایەن هاوڵاتیانەوە لێکەوتەی لێ دەکەوێتەوە بە دوواداچوون دەکەین بۆ ئەم دۆسیانە هەنگامی ئەم جارەمان لەسەر ئەو دۆسیانە دەبێت کە بەرامبەر بە فەرمانبەران کراونەتەوە 6 ساڵە قەیرانی دارایی ساڵە خاتە سەر ساڵ و درێژە ئەکێشێت کاتێک سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە شەوی جەژندا ڕایگەیاند 27 میلیارد دلار قەرزارە فەرمانبەران سەرباری پرسیاری زۆریان لەسەر قەرزەکە بەڵام شۆک نەبوون ئەوان قەیرانەکە لە گیرفانی خۆیانەوە ئەبینن 6 ساڵ قەیرانی دارایی گەر لەم ساڵیشدا کۆتایی بێت ڕەنگە لێکەوتەکانی تا چەند ساڵێکی تریش بەردەوامیان هەبێت کاریگەری و لێکەوتەکان کاتێک گەورەتر دەبوون لەگەڵ کێشە و گرفتەکانی فەرمانبەران بەڵام ئەمە چارەسەرێک نەبووە تا ئێستا لە ڕووی هاوسەنگی و لە ڕووی داراییەوە بەرنامەی هەنگاو ئەمڕۆ لێرەیە ئەمانەوێت لە نزیکەوە ڕاوبۆچوونی هاوڵاتیان وەربگرین لەسەر ئەو قەرزە کەڵەکە بوانەی کە هەیەە بە تایبەتی ئەو قەرزانەی کە لە ساحێب مڵکەکان و لە هەمان کاتە بانک و کۆمپانیاکان وەکو هاوڵاتیە لە کاتی کەرەنتینەیە و بە دوای ئەوەوە بۆ ئێستاش کێشە و گرفتەکانی ئێوە چییە و ڕخنە و پێشنیارتان چێ بە حکوومەتی هەرێمی کوردستان کاتێک ئەزانین موچە نییە بڵێ سەردا بەخێر بێن وڵی وەکو ئاشکرایە ینی بازار ئێستا ئێمە ڕۆژانەکە بە دوکانەکەینەوە بەڕاستی لە کاتی کەرەنتینەکەیە بەم شێوی ئێستا خراپ نەبوو کە پێشتر ماوەی کەرەنتینای هەبوو ئەوەش پەیوەندی بوو کێشانەوەیە کە حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی ناوەندا بەڕاستی هێتی و چارەسەری ناگات موچە نییە لەسەر ڕێی کە موچەکەش درراوە بەرە جەژنانە ینی پارێکیش لە موچە خۆران بڕاوە کە مەبلەغێکە ڕەنگە مەسەلەن موچە خۆرێک 100,000 لێ ببڕێ ئەو 100,000 ڕەنگە پێداویستی جەژنی پێ بەڕێکردە بەڵام ێستا وای لاتەوە موچە خۆرێکە 300,000 بۆ ما بێتەوە ئەو 300,000 ناتوانێت پێداویستەکانی خۆی جێبەجێ بکە لەگەڵەوەشە بەڕاستی کری بازار و کری دوکان ئەمانەش هۆکارێکیکەن کە زۆربەی دوکانارەکان ئێستا بەچای خۆتانەبییتانە زۆر شوێنی نووسراوە بۆ کریایی لە ڕۆژێکا و دوکانانەران مەچەندبی زۆرەکە کری وەرگتووە حکوومەت لەمە خۆش نەبوو لە کری بڵێن ساحب دوکانارەکە خۆی ئەوە نەکرا بە بڕێر بەداخەوە ینی هەموو شتێک لە وڵاتەیە بە شەو ڕۆژە بڕاری بۆ دەرەکرێت بەڵام بەڕاستی ئەوە نەکرا بە بڕێر حەق بوو بەڕای من حکوومەت بڕارێکی دەرکردەیە بۆ ئەوانەی کە موڵچیانەیە مەسەلەن بە نمونە ئەم دوکانانەی ئەم بازارانە مەسەلەن موڵچی ئاساریشی دیاکە ئاسار پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستانم فەرمانگەیەکە لە فەرمانەکانی حکوومەت بەڵام لە 2 مانگی موچە خۆش بۆ لە ساڵێکە ینی لەو ساڵەیە ئەمە حساب پێ بڵێ 6 مانگ بۆ 7 مانگی بەر ئەم شەپۆلەکە لە مانگی سێ بەر ئەم شەپۆلەکە و ئەو مانگی حوتانی 5-6 مانگی بەرکەوتووە وایە زیاتر خۆش وایە مەسەلەن بیکردایە بە اقتصاد مەسەلەن بۆ دوکانارەکان بەڵام زۆر کەسیکە هەیە لە ناو بازارە بەڕاستی وەزعی باشە و دەوڵەمەند و دوکانوشتی حەقەیە هەیە لە کرێکی خۆش بوو طبعا لە مانگی چوارەوە ئەم وەزە ئاوە حکوومەت مانگێک و تقریبا 8 ڕۆژ ئێرە بازارەکە داخرا وەکو دوکانارەکانیش کۆبووینەوانێ داوامان کرد تاویزمان بکەن بۆ 2 مانگ و لە سا 20 کرەکان خۆش بن بەڵام وەکو پێویست نیە ئێستا ساحێبی ئێراڵە تەنیان لە 1 مانگە و خەڵکەکەش بە 4 مانگ بە 5 مانگ جارێک معاش وەربگرێ ناچارانی بەپێی پێویست سەرفی ناکە لە بازار ئەوەی ڕاستی بێ ئێمە لێرە کرێچین تا ئێستا ینی حکوومەت هیچ شتێکی ئۆتۆی بەرامبەر بە خاوەن مڵکەکان بە شێوەیەکی بەرچاو ئەنجام نایەوە ئێمە لەگەڵ خاوەن مڵکەکەی خۆمانە قسەما کرد ئەڵێت ئەگەر ئێمە حکوومەت هاوکاریمان بکات ئێمەش ئەتوانین هاوکاری ئێوە بکەین بەس ئێمە لەمەوە پێشوە لەگەڵ خاوەن مڵکەکە کۆبوونەوەمان کردووە تا ئێستا 1 مانگیان بۆشکانوین ینی لە ئەو فترە زۆرەی کە ئێمە لە کەرنتینیا بوون تقریبان ینی ئێمە بۆ 4 مانگ 5 مانگ ئەچێت بەنسبەت ئەم نەخۆشیەوە دوکان و بازار هەر ینی بە ئام بازار دابەزیوە ئێمە زۆر وەزمان باش نییە کە معاشخۆر موچەخۆر معاش وەرنەگرێت زۆر تەسیری کردوتە سەر ئێمە بەستا من عالیان کە کرێچیش بووم دوای 2-3 مانگ ئەنجا معاشم وەرگرت کە معاشم وەرگرتووە نیوە معاشم وەرگرتووە من 200,000 لێ بڕاوە لە موچەکەم کرێچی بووم 6 مانگ کرێخانم لایە عنی صاحب مال 1 کرێخان و لێم خۆش نەبووە
هەنگاو بە دوواداچوون دەکات بۆ ئەو بانک و کۆمپانیانەی کە قەرزیان داوە بە هاوڵاتیان. ئێمە ئەمانەوێت لەم بەرنمەیەوانێ بزانین چۆن قەرزەکانیان لە هاوڵاتیان وەردەگرنەوە. ئەگەر بێت و ئێمە باس لەمە بکەین قەیرانیدارایەکان یەک بە دوای یەکە مانگ بە دوای مانگە ڕوو لە زیاد بوونەکات بەڵام ئێوە لە ئێستا بە چ میکانیزمێک و سیستەمێکە کارەکەن بۆ ئەوەی بتوانن یارمەتی هاوڵاتیان بن. خاتونگیان ئێمە وەکو گروپی کۆمپانیەکانی دیوان هاوکاری تەواوی مشتریەکان و کڕیارەکانمان کردو بەڕاستی و لە ئێستاشا ئەو بەڕێزانەی کە لێرە بە حکمیوی کێمە نظامی قستمان هەیە بە قیس شتە بەنیانیش بە قیس پێشتر شتیان کڕیوە لێرە تەواو هاوکاری کراون و ئەویش بەوەی کە بە حکمی ئەوەی ئێستا بڵین مەهاش تاخیرە بەیانیش ڕێژێک لە مەهاشەکانیان کەم کراوەتەوە هاوکاری کراون وە پێشیان بڵێ ئاگدارەکرێنەوە بۆ قستەکە بەڵامی تر بە تەواوەتی هاوکاری کراون لەو لایەنەوە. خاتون ئەگەر ئێمە بێت و باز لەمە بکەین ئێوە بە چ بەڵگەنامەیەک لە ئێستا کارەکەن و هاوکاری هاوڵاتیانەکەن. خاتونی بەڕێز لە ئێستا ئێمە بە حکمەوەی کە بەبوونی ئەمۆز ئەو قەیرانەوە کە هەیە یانیش بەبوونی ڤایرۆسێکە هەیە و کە ئێمە ژۆکو هەر شوێنێکی تر بێبەش نەبوون لێ بەشی خۆشی زەرەری هەبووە و وەکو هاوکاری مشتریەکانیشمان بەو شێوازەیە کە ئەگەر بە قیست بۆ نمونە کڕیارەکانمان شت بەرە یانی بە قیست پێششتیان بردبێ هەروەکو وتم کە هاوکاریمان کردوون بەڕاستی و ئاگداری ئەوەش هەنکە بۆ نمونە ئێستا لە ئێستاکە بۆن بڵین مەعاش گرانتر ئەهیرەیانیش ڕێژەیەکیان کەم کراوەت ڕێژی لێکەم کراوەتەوە بەڵامی تر هەر هاوکاری کرا و یعنی درەخیمان نەکردو بۆ ئەوە. بەڵام ئەگەر بێت و باز لەمە بکەین ئەو تەڵەبانی کە لە پێشتر ئەگەر بگەڕێنەوە بە ساڵانی پێشتر ساڵی 2019 ئەو تەڵەبانی کە کراوە ئایا لەم ساڵیشە ڕێژەکە بە هەمان تەڵەبە یان کەمتر بۆتەوانی بە تاکید کەمتر بۆتەوە خاتونی بەڕێز بەڵامی تر بتێنێتەوە لەگەڵ ساڵەکانی تررا هەر فەرقی هەیە لا ئێمەش ئەو ڕێژێ فەرقی کرد و کەم بۆتەوە. تا ئێستا لەوەتی بڵێن کێشەی موچە دروست بووە لە هەمان کاتە بێگومان ئێوەش مۆزەفتان هەیە خەڵکانی دیکە سەردانی ئێرە ئەەکەن لێرەیە ئەو مۆزەفانی کە سەردانتانەکەن تا ئێستا بووە لە ماوەی ئەم چەند وەختەیە کە پارە نەهێنێت و کێشەی یاساییتان بۆ دروست بووبێت. خاتونگیان ئێمە ئەو مۆزەفانی کە لێرە بۆ نمونە ئەو کڕیارانەی با بڵین لێرە شتیان کڕیوە کێشە کەم تا زۆر هەیە بە حکومی کە بە قیس شتە ئەبیرێت لێرە بەڵام وەکو کێشە کە ئەگەر دروستیش بوو بێ ئەمە ڕاستەخۆ گەڕانومانەتەوە بۆ دایرەکەی ئەو کەسی کە بۆ نونەشتی بردووایان سەر بە چ وەزارەتێک بووە گەڕانومانەتەوە بۆ دایرەکەی ڕوبەرووی دایرەمان کردوێتەوە. هیچ کێشەیەکی یاسایی تا ئێستا ڕووینە وەکو یاسایی باوەڕ ناکەم شتێکی وامان نەبووە هیچ کێمە بۆ دایرەکەی گەڕێنینەوە. بەڵێ هیچ کەیسێکتان نەگەشتۆتە بۆ نمونە لای دادوەرێکی یان لای ناشتی وامان نەبوواتانە لە ئێستا پلانەکانی ئێوە چییە بۆ ئەگەر بێت و ئەمە بەردەوامی هەبێت بێ موچەی و خۆشتەزانی ڤایرۆسێک بوونی هەیە لە ئێستا پلانەکانی ئێوە چیە؟ وەڵا خاتونی بەڕێزی تر پلانمان با بڵێن تقریبان ئێمە ئێستا بەرنامەیەکمان هەیە بۆ ئەوەی کە بۆ نمونە ئەم وەزا بەم شوازە بوو بۆ شێوازێکیش کە ڕاستە ئیش بەڕێژە لە سا هەفتە لێرە لای ئێمە کەمی کردووە بەڵام ئیتر هەر سیستمێک هەیە کە تطبیقیەکەین ئەویش هەر بە هەمان شێوازی پێش و ئێمە ئیش ئەەکەین و لە خزمەتی مشتەکانیشمانە ئەبین بەڵام ئیتر بەرنامەشمان بۆ ئەوە هەر بە هەمان شێوازی جاران هەر نظامی قستمانە بێت و هاوکاری مشتەکان کاتە نظامی قستان بەردەوامە بەردەوامە بەردەوام لە ماوەی ئەم چەند وەختی کە ئەم کێشانە دروست بووە خەڵکاتۆ شت بەرێت و قست بە شێوازی بەڵێ هاوکاری مشتەکانمان کردو هەر بەردەوامش بوو. بەڕێکەوەی کە نووسنگەتان هەیە باشە کۆمەڵی کێش و گرفت ڕوئەیات لە ماوەی ئەم کەرەنتینەی کە دروست بوو و لە هەمان کاتە ئێمە بڵێن موچە نەدراوە بە مۆزەفەکان بۆ بێگومان ئێوەش کرێچێتیدان هەیە خان و ئەدەن بەکرێیان شوقەیەک ئێن بکرێ ئەو کێش و گرفتانە چییە کەیتە سەر ڕێگەی ئێوە؟ بەڵێ پێشێکی بەخێر بێن زۆر سپاسانەکەم بۆم دەرفەتە
ئێمە وەکو ستافی نووسنگەی بەهار کە 112 نزیکی 112 کرێچیمانەیە ڕۆژانە کە کرێکەیە ئیمزایەکە کرێ ئەو کەسەشی کە کرێکە وەرەگرێ ئیمزایەکمان بۆەکە بەڵام بە نسبەت کەرنتینەوە بە نسبەت ڤایرۆسەوە بە نسبەت ئەم باری اقتصادیە کە ئێستا زروفێکی خراپە لە عێراق و کوردستانە ئەم کرێچیانە کرێچیمان هەیە کە بە بۆنەوەی مەعاشەکەی نهاتۆ کرێکەی بۆ نایرێ کرێچیمانێ بۆ بۆنەی کەسابەتەکەەوە کە دوکانەکەی داخراوە کەرنتینە بۆ پارەکەی بۆ نایرێ کرێکەی بۆ دەفع ناکرێ لێرە حتمما کێشە ڕۆیە ئیشکال ڕۆیە ئێمە لێرە تەدەخولەکەین لە بینی هەردوو لایەنە ئەبێ سوڵحیان بکەین ئەبێ ڕێکیان خێن زۆر جار کێشەکە بۆ حەلەکەین کە شتێک کەمتر پارەکە کەمەکەینەوە بۆ ئەو کرێچیە مدەی ئەو دوو مانگە ئێستا ئێمە لەو مانگەی کەرنتینەکە لە 185 کرێچیەکانی من $50 $100 بۆ شکاوە ینی زۆر بەشیان نیوەی کرێکیان دەفع کردووە ئێمە وەکو نووسنگەکەی خۆمان کە لێرە ئەستافێشین بە ویژدانی خۆمان سڵحمان لە بینیان ناکردووە کە ڕێکمان خستون کە ئێستا ئەم زروفە ئاوایە ئەبێ کرێکە بەم شێوەیە وەرگیرێ بەڵام لە هەمان کاتە ئەگەر بێت و باس لەمە بکەین کرێچیمان هەیە لەناو خانووی ساحب مڵکێکە ئەم ساحب مڵکە بۆ ماوەی بۆ نمونە 3 مانگ پارەی وەرنەگرتووە لێرە هەبۆ ساحب مڵکێک بە تۆ بڵێ من ئیتر نامێت ئەو کرێچێتیە ئەو کەسێک کە لەناو خانووەکەی مناوەکو کرێچی لێ بمێنێتەوانێت بەڵێ بە تەشید حتمما ئەو شتە ڕوئەیە کابرا مانگێک 2 مانگ 3 مانگ کرێ نایە ساحەبی خانوەکە ژیانی لەسەر ئەوەیە چاوەڕێی ئەو کرێ وەریگرێ و مناڵەکانی پێبژێنێ حتمما ڕوئەیە کابرای کرێکی کە کرێگەنێنێ ئەویش یەتە سەر ئێمە داوامان لەیەکا کە تەلەفۆنێکی بۆ بکەین کرێکەمان بۆ بێن بێزەحمەت ئەمە زەختێکە بۆ سەرشانی کرێچێکە کرێچێکەش پێی نییە مەعاش نییە شت نییە زروف نییە کەسابەت نییە کرێچێکە پێی نییە لەو حاڵەکە تا شتێکی ناخۆش ڕوایە حتمما سوپاس بۆ خوالای ئێمە ئەو شتە نەمانێشتەوە ڕووبا و نەمانگەیانەوە ئەو شتە کە بگاتە دادگا ئەو شتانە خۆمان لێرە سوڵحمان کردوون شۆن گەورکەیمان پێ کردو شوێنێکی هەرزانتر سوڵحمان کردوون شتێکم ترە مانگە لێ وەرگێ بەم شێوە ڕێکمان خستون بەڵام حتمما ئەمە کێشەیەکی گەورەیە و پێویستە خەڵکی ئێمە ئەوەی لە بیر بێ کە ویژدانی تۆزێکە بێ ساحب خانوەکان ساحب مڵکەکان ساحب نووسنگەکان ئاگیان لەوە بێ کە ئەم زروفە اقتصادیە خراپە کە تێکەوتوین ئەم ڤایرۆسە ئەم بێکەسابەتیە ئاگیان لەوە بێ هاوکاریان بکەن وەکو برا حسابیان بۆ بکەن وەکو خوشک حسابیان بۆ بکەن نەگەوەی تۆ وەکو کرێچی حسابێکی بۆ بکەیت یعنی من پێم خۆشە لێرەیە بە هەموو نووسنگەکان بڵێم کە زۆربەیان برادەر من کە ئاگیان لەوە بێ کە خاوەن مڵکەکان ئاگادارکەنەوە کە کرێشی کەمتر وەرگرن یا بۆیان کەن بە نیوەیە مەسەلەن لە $350 بۆیان بکەن بە $300 لە $400 بۆیان بکەن بە $350 لە 300,000 بۆیان بکەن بە 250,000 هیچ نەبێ بە ڕێژەی لە سابیز بۆیان بشکێن خراپ نییە ئەمە ینی شتێکە وەکو ویژدان بەڵێ ساحب مڵک هەبووە بۆ نمونە ماوەی 3 مانگ کرێکی وەرنەگرتووە هەبووە زیاتر چاوەڕێکات هەتاکو ئەم مۆزەفەی کە لێرەیە بوونی هەیە چاوەڕێکا هەتا باری دارایی ئەم کەسە وردە باشە بێتەوانێ یا هەر ئەوەیە یەکسەر ئەڵێ بێت بڕواتەوە بەڵێ بە تەکید ڕوویە هەیە چاوەڕێەکە چاوەڕێی زروفەکەیە هەشەیەتە لای ئێمە بانیانەکەین لێرە چارەسەری ئیشەکەیان بۆ ئەەکەن و هەیە چاوەڕێ ناکە نەخێر شکاتی لێکە لە دادگا بە سواز وخەلا ئێمە ئەوە ڕووینیان نەمانێشتۆ ڕووبە بەڵام خۆ بوونی هەیە شت گەشتۆتە دادگا کابراڵێ نیمە زروفی اقتصادی و مەعاش نییە ساحب خانوەکەش زەختی بووینەوەڵێ پارەمەوێ ئەویش نایادێ شکاتی لێکاڵە ئەگاتە دادگا و شکات و شکاتکاری ئەڵێ ئەبێت چۆڵیکەی ئەم شتانەمان هەیە لای ئێمە ئەگە کابرا لە خواری لە گوندەی پارەکە نەیە ئەویان شتێککە ینی هەر بەینی نەیە بڵێ نەخێر نایم بەس ئەگە پێی نەبێ ئەویان وەزعیچکە ینی ئێمە تعاملی لە بەنەرمی لەگەڵاکە حکوومەتی هەرێمی کوردستان لێرەیە باسی لە شتێک کرد کە زەڕیبە لەسەر هاوڵاتیان کەم بکاتەوانێ بە تایبەتی ئەوانی کە ساحب مڵک و ئەم شتانن ئێوە لێرەیە تعاملی ئێوە چۆنە بەرامبەر بەم هەڵس و کەوتەی حکوومەت کە ئەیکات ڕابچوونی ئەوە بەڵێ بەنسبەت ئەو مەبلەغی حکوومەتەوە کە ئەڵێ کەمم کردوەوە مانگێکە 2 مانگە لە زەریبەکەی لی خۆشە بم زەریبەی خانوویەک خۆچەنێکە لەوانەیە مەسەن 100,000 بەشتێکی وابێ حکوومەت بەو ڕێژەی حسابێکە 20,000 کەمترەکە ئەمە شتێک نییە بۆ ساحب مڵک ئیسفادەی نییە هیچ کاتێک ئەو قەرارەی حکوومەت دەورێکی ئەو توی نییە بۆ خەڵکی ساحب مڵک یعنی زەریبەکەی لەسەر کەم کات و یاشتێ ئەو زەریبە ڕێژەیەکی زۆر ڕەمزیە 20,000 25,000 30,000 40,000 50,000 ئەوانە شتێکی ئۆتۆ نییە چارەی دەردی ئەو ناکە ئابووری هەرێمی کوردستان ساڵ بە ساڵ بەرەو خراپتر دەڕوات ئەمە شوای کردووە کە بار و گوزەرانی خەڵک خراپ ببێت لە هەمان کاتە کاریگەری لەسەر بازاڕ و تەنانەت کێشە کۆمەڵایەتەکانیش ڕوویان لە زیادبوون لێکەوتەکان تەنها بە کێشەی داراییەوە نەوەستاون سەرکێشیان بۆ کێشە کۆمەڵایەتەکانیش دروست کردووە
لێرەوە کەڵەکەبوونی قەرزەکان لەسەر فەرمانبەرانیش دەستی پێکرد. قەرزی بانکەکان، قەرزی حکوومەت لەسەر فەرمانبەران، تەنانەت قەرزی سولفە لە نێوان فەرمانبەرانیشدا بوونیان هەیە. مافێکی ڕەوای هەموو تاکێکە لەم کوردستانە کە مۆزەفە ئایا هەر کارێکی تری حکوومەتی هەبێت لەبەرەوەی کە لە وڵاتی ئێمەدا بژێوی ژیانمان کەدە سەر موچە هیچێکی ترمان نیە. ینی هەست ئێمە کە لە بازاڕین ئەو کاتانەی کە موچە تەوزی ئەکرێ بازار گەرم و گوڕێکی پێوە زمجوڵێکی پێوە دیار. پێشنیان ئێمەوە حەزەکەنیانی حکوومەت هەموو مانگە دەکات و موچە بیا بە موچە خۆران بۆی تاخیر نەبێت. ینی خەڵک بەڕاستی وەزعی زۆر خراپ بووە. ئێمەی دوکاندار ئێمەش لە خەڵکەکە لە موچە خۆرەکە خراپترین. بەڕاستی کە تۆ جەنابن موچە وەرنەگری منیش هیچ ینی داهاتێکی ئۆتۆشتم بۆ نافرۆشێت. ینی هەمومان ماربوتین بە یەکەوە داواکەن کە حکوومەتی هەرێم چاپ یاخشانەوە بکات و موچە لە کات و خۆیان بات و ینی بەڕاستی داهاتی زۆرە لە وڵات ئێمە نازانم هەموو ساڵە حکوومەتەرا لەم موچەنی و پارەنی و ینی بەڕاستی توانە حکوومەت دەتوانێت ئەگەر چاپ یاخشانەوە بەخۆیان بکاتەوە موچەدانی کاتش. داواکاریمانەوە لە حکوومەت لانی کەم ئەو زەریبە کەم کاتەوە لەسەر ساحێب بانکەکان بۆ ئەویش تاویزی دوکانانەکان بکاتەوە. حەزەکەم لێرە سا بڵم بۆ منە حکوومەت لە ساڵ 20 موچەی بڕێوە ئەو خاوەن مڵکانەش و یا خاوەن دوکانەکان لە ساڵ 20 بۆ خاوەن پیشەوکارەکان بکەن. سەرۆکی موتەدای ئابووری کوردستان لێرە میوانی ئێمەیە ئەویش زۆر بەڕێز کاک فێساڵ ئەرگی باس لە کێشە و گرفتەکانی موچەخۆران و فەرمانبەران دەکەین. کاک فێساڵ سەرەتا ئەمەوێت بەخێرهاتن بکەم و سوپاس دەکەم. لێکم پرسیارمەوەمە دەست پێ بکەم ڕنگدانەوەی قەیرانی ئابووری و دارایی هەرێمی کوردستان لەسەر فەرمانبەران ئایا چارەسەر چییە؟ بۆی قەیرانی ئابووری هەرێمی دارایی ئابووری لە هەرێمی کوردستانە کاریگەری ڕاستەخۆی لەسەر فەرمانبەرانێ بۆ ئاراستەی کە بەشێکی زۆری دانیشتوانی هەرێمی کوردستان ڕێژەیەکی بەرزی دانیشتوانی هەرێمی کوردستان لە چاو دەوڵەتانی تر فەرمانبەرە لای حکوومەت بە جۆرێک لە جۆرەکان موچە لە حکوومەت وەرەگرێت. ئەمە وای کردووە هەر قەیرانێک لە ئابووری لە ئابووری هەرێمی کوردستان ڕوودا ڕاستەوخۆ ڕنگدانەوەی لەسەر ئەو توێژە گەورەی فەرمانبەرانە بێ لە کوردستانە بە تایبەتی حکوومەتی هەرێم لە دوای 2014 تا ئێستا نەیتوانێت بە شێوەیەکی دروست مانگانە لە کاتی خۆیان موچە بە. ئەمەش سەرچاوەکەی گەڕێتەوە بۆ خراپ ئیدارەدانی ئابووری لەلایەن هەرێمی لەلایەن حکوومەتەوە نەک بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان سەرچاوی دارایی نەبێ سەرچاوی مرۆیی و دەرامەتێکی باشی سروشتی نەبێ بۆ ئەوی بتوانێت ڕێکی خا. بەڵام ئەگەر ئیدارەیەکی باش یعنی بنەماکانی حکومڕانی باش لە هەرێمی کوردستانە پێم وانە نەبوو شتێک ڕوو بدابێ ناوی قەیرانی ئابووری بێ لە کوردستانە. لەبەرەوە پێمان وایە قەیرانی ئیدارەی ئابووریمانەیە بەقەدەرەوەی قەیرانی ئابووریمانە بێ لە کوردستانە. اینجا ئەمە دۆخەکە چەند بۆ حکوومەت ڕاستە کە ناتوانێت باش ئیدارەی سەرچاوە سروشتی و مرۆیی و دارایەکانی خۆی بەڕێکی بدە. ئەمە بۆ هەمان بۆ فەرمانبەرێکیش ڕاستە کەویش ناتوانێت بە شێوەیەکی دروست ئەو داهاتی کاتۆتە بەردەستی بە شێوەیەکی باش بیر لەوە بکاتەوە بەشێکی لانی کەم بۆ خۆی پاشەکە بکە بۆی بیر لەوە بکرداتەوە لە ڕۆژێک لە ڕۆژان تووشی قەیران نەبین بە تایبەتی هەمومان ئەزانین لە دوای ساڵی 92 تا ئێستا هەرێمی کوردستان بەگشتی بە درێژایی و ماوەحسارکی لی بڕوانین دەبینین بەردەوام لە هەڵبەزوو دابەزا بوو ینی ناجێگیر بووە عاتەن کە دۆخێک ناجێگیرە بێ هەموو کەس پێویستە لەسەری بیر لەوە بکاتەوە ئیمڕۆ جێگیرە سبەی ناجێگیرە لەبەرەوە دەبوو هەموو کەس حسابی ئەوە بکات. لەبەرەوەی ئەم حساب نەکردنە بە تایبەتی لە دوای 2023ەوە کە سەرچاوی داهات بۆ هەرێمی کوردستان تا ڕادەیەک بەڕێکخراوتر لە عێراقەوە هات بۆ هەرێمی کوردستان و موچە گۆڕانێکی گەورەی بەسەر هات داهاتی خەڵک زیادی کرد بەشێکی زۆری خەڵک ناچار ڕووی کردە ئەوەی کە لە سەردەمی نەوەتەکانە تا 2023 لە ماڵ مڵک و ئانە فرۆشت بوو جارێکی تر ئەگەر بە قستیش بێسەر لە نێبچە بیکرێتەوە. ئەمە وای کرد بەشێکی خەڵک گیرۆدەی کێشەیەکی تر بن لەوەوە کە ئەویش پێوەتی کڕین شتە بە قەرز کە ئێستا ئەویش بۆ بارێکی تری قرس بەسەر فەرمانبەرانەوە لەم موچە ناڕێکەی کە ئێستا وەری ئەگرێ چۆن بتوانانی ئەوەش باتەوە. ئەوش ئیشکالێکی ترە گەورەیانی بۆتە بەقەدەر ئەوەی کێشەیەکی لە نێوان هاوڵاتی و حکوومەت کێشەیەکی تر دروست بۆ لە نێوان هاوڵاتی و فەرمانبەرانە لەوەی کە ناتوانێت وەکو پێویست ئەو قەرزێک کە سەکەڵەکە بۆ لەسەری هی فەرمان کۆمپانیەکانی بدات. ینی ئەمە کێشەیەکە نادروستە ناسروشتیە لە بینی هەردوو لاپەیا بووە
و لەما چارەسەرکردنەکەی ئەگەر بڵێن لە ماوەیەکی کەمە ئەکرێ ما چارەسەرکەین بێگومان نەخێر بە پێم وانە کەسمان پێمان چارەسەر نەکرد چکە سەر هەمووی گرێدراوە بەوەی کە حکوومەت چەند ئەتوانێت ئابوووریەکەی خۆ ڕێخاتەوە سەرچاوی داهاتەکانی ڕێخاتەوە بۆی بتوانێت بە شێوەیەکی ڕێک سیستەماتیک موچەی فەرمانبەرامدا بۆ ئیلانی کەم فەرمانبەرش بتوانێت لەسەر بنەمای ئەوە لەگەڵ کۆمپانیەکانە و تەنانەت هاوڵاتی بۆ وڵاتیش ڕەنگە دنیای کێشەی ترمان نەبێت لەوەی کە قەرزی لابێ بتوانێت ئەمە ڕێخاتەوە ئیلا دەبێت بەو سەرچاوانیست سەرچاوی کێشەکە لەکوێ دەبێت سەرچاوی کێشەکە چارەسەرکەین بۆی بتوانانی ئەو کێشانەی لەسەر بنەمای کێشە سەرێکیەکە دروست بووە لەسەر ئەساسیەوە چارەسەریان باشە کاتێکەمە لەکوێ قسەکانی تۆ ئەوەنە ئەتوانین بڵێن سیستەمێک نییە بۆ بەڕێوەبردننی ژێرخانی ئابووری لە هەرێمی کوردستاندا خۆی ئەکرێ بڵێن ئیدارەیەکی دروست نییە بۆی بتوانێت سەرچاوەکانی ئابووری هەرێمی کوردستان بە شێوەیەکی دروست بە پێی بەرنامە و سیاسەتێکی دروست خاتەگەڕ بۆ ئەوەی بتوانێت لانی کەم هاوسەنگیەک دروستکە لە نێوان ئەو پێداویستانی خەڵک پێویستیانە و پێداویستەکانی خەڵک لەگەڵ دەرامەتەکانی هەرێمی کوردستانە بە شێوەیەک ڕێکی خاتەوە بتوانێت هاوسەنگیەک دروستکە و بیر لەو بکەینەوە نەک بۆ ئێستاینی نەوەکانی داهاتوومان چی لێ بکەین پێداویستانی هەرێمی کوردستان ئایا وا ڕێکخراوە بەشی پێداویستەکانی داهاتووی نەوەکانی ئایندەی هەرێمی کوردستان بکات دەبێت بۆ شێوەیە ڕاخرێتەوە لەبەرەوە ئەمەمان لاسەنگیمانەیە لە ڕێخستنەوەی ئەمە لاسەنگێکی ئیداری هەیە بابم تێڕوانینێکی ئیداری دروست نییە لەوەی کە بتوانێت ئەمەمان بۆ ڕێخاتەوە تا ئەمە ڕێک نەخاتەوە پێم وانێ ئەمە بتوانین لەم ئاستەنگانی کە ئێستا تیان دەربەزمان بێت کەواتە هیچ پرۆژە یاسایەک بە تەحدیدی هەیە ئیشی لەسەر بکرێت بۆ ئەوەی ئێمە بتوانین ژێرخانی ئابووری ئەم هەرێمە ڕێک بخەینەوانێ خۆی ئمە پێشەوەی پێویستمان بە یاسا بێ پێویستمان بە تێڕوانینە بەڵێ تێڕوانینەوەتوان هەیە ئەم تێڕوانینە بێ بکەین بە سیاست دەبێت بکەین بە پلان ئەو کات ئەکرێ ئەمە بە یاسا ڕێک بخرێ دابەزێتە خوارەوە ئیلزامی وەزارەتەکان و دامەزراوەکانی حکوومەت بکرێ بۆ جێبەجێکردنی ئەو تێڕوانی و سیاسەتە لە ڕێگەی یاساوە بە پێ ڕێنمایی وەزارەتەکان دەستکەم بە جێبەجێکردنی ئەو کات ئەکرێ ئێمە بتوانین ئەم کێشانی کە هەیە چارەسەری بکەین. ئێوە لەم ساڵدا هیچ پلانێکتان هەبووە بۆ ئەوەی وەکو ئابووری ناسێک بیخەنە بەردەم حکوومەتی هەرێمی کوردستان تاکو ئەوانیش بەپی ئەو پلانە بڕۆن بەڕێوە چونکە ئەگەر ببینین داڕمانێکی تەواو بە ئابووری هەرێمی کوردستانەوە دیارە خۆی ئشکالەکە لەوە نییە من ناتوانم پلانم هەبێ لەبەر ئەوەی پلان پێش هەموو شتێک پێویستی بە داتایە پێویستی بە تێڕوانینە ئەو تێڕوانینە و داتایە لای حکوومەت خۆیەتی ئەوە کاری حکوومەتە دەبوو تا ئێستا خۆی کۆنفرانسێکی گەورەی بکردایە لە کادری ناوخۆیی پێش هەموو کە اینجا کادەکانی دەرەوە شکەمە پێویستی بە ئابووریناسە پێویستی بە یاساناسە پێویستی بە ئیدارە شارەزای کاروباری ئیدارەیە کۆمەڵاسی پێویستە چکە ئەمە کێشەیەکی هەمەلایەنەیە ڕوبڕێوری کوردستانی کێشەکار ئابووری نییە کرێ نایبێت کێشەی ئابووری کۆمەڵایەتیە لە هەرێمی کوردستانە ئەمە پێویستی بە تێڕوانینێکی هەمەلایەنەی ئەو چوار لایەنە جیاوازە هەیە بە ئابووری و بە کارگەڕی و بە کۆمەڵایەتی و بە یاساناس بە تایبەتی ئەمە پێویستی بەوەیە سەرچاوەیەکی داتا و زانیاری وردی لەبەردەست بێ بۆ ئەوی لەسەر بنەمای ئەو داتا و زانیاریانە هیچ لەسەرەوە بکرێت پلاندا ڕێژدە سیاسەتێکدا ڕێژە بەو تێڕوانینەی کە حکوومەتی ئەوێ نەک بۆ تێڕوانەی من ئەمەوێ چکە حکوومەت خۆی باشتر لەم کە شارەزاترە سەرچاوەکانی چییە ئیمکاناتەکانی بەردەستی چییە ئەو کەرستانی کە لە بەردەستێکی کەتوانێت پێی هەنگاو بنێ ئەوانە دەبێت حکوومەت خۆی دەستنیشانی کە تواناکانی چیە تێڕوانیەکە لەسەر ئەساسی و دیارەکرێ اینجا سیاسەتدا ڕێژێت لەبەرەوە تا ئەمانە نەبێ ئێمە ناتوانین پلاندانین پلان لای حکوومەت خۆیەتی لەسەرەوە ئیمکاناتی لە بەردەستی تێڕوانەکانیەتی کەواتە ئەتوانین بڵێن حکوومەت خەمساردێکی پێوە دیارە بۆ ژێرخانی ئابووری لە کاتێککە ئەمە بنەمای خۆی حکوومەت خەمساردی پێوە دیارە لەبەر ئەوەی خاڵی یەکەمەکەی ئەوەیە ئیدارەکەی ناتوانایە ناشارەزایە پێویستی بە چاوپێشانەوەیە پیا و ینی پێویستی بە چاوپێخشانەوەیە بە هەیکەلی ئیداری حکوومەت خۆی ئەم هەیکەلە
قەڵەوەی ئیدارەی حکوومەت ئایا ئەتوانێت ئەمە بەرێ بەڕێوە بێگومان لە ئیدارە شتێکی پێوترێ ئیدارەی بچووک ئیداری بەتوانە ئیداری کەفو ئەو شارەزای ئەتوانێت ئیش بکە ئیدارەیەکی قەڵەو وە کۆمێکی سەرێمی کوردستان بەو هەیکە لە گەورەی کە هەیەی پێم وانەیە سەرکەوتوو بێت لەوەی کە بتوانێت ئەم ئیدا ئابوووریە گەورەی کە لە بەردەستێتی بەم بارکردنە قورسی کە باری کردووە پێم وانەیە بتوانێت سەرکەوتوو بێت لەبەرەوە دەبێت پێش هەموو شتێک هەیکەلی پەیکەری ئیداری حکوومەت دەستکاری بکرێ ئەو پەیکەرە بچوو بکرێتەوە بە تێڕۆنانێکی تازە ڕوبەڕووی ئەو کێشی ئیداری و ئابووری کۆمەڵایەتیان نەبێتەوە بۆی چارەسەری باشە کاک فێسەڵ ئەمە لە کۆتایی ئەوەت پێ بڵام کۆتا پێشنیاری ئێوە چییە بۆ حکوومەتی هەرێم یاخود بۆ داهاتووی ئەم خۆی حکوومەت لەم ئەخیرە دانی ناوە بەوەی کە ئیدارەدانی ئابووری هەرێمی کوردستانی بە دروست نەداوە لەبەرەوە دەبێت بیر لەوە بکاتەوە ئەم ئیدارەی خۆی چاکە ئەم ئیدارەی خۆی بەخۆی چاک ناکرێت بن ینی حقیقەتێک هەیە هەر کەسێک لە ئێمە کێشە دروستەکە ئەکید بەخۆی چارەسەر ناکرێت ئەگەر بیزانێت چارەسەری بکرێت لە بنەڕاتە نێش کێشەکە دروست بێت لەبەر ئەوە پێویستی بە هێزێکی ترە هێزێکی بیرکردنەوەی لە دەرەوەی مؤسساتەکانی خۆی دەبێت بیهێنێ بیکاتە یارمەتیدەری خۆی بۆ ئەوەی خاڵە لاوازەکانی ئیدارەدانی بۆ دێستنیشان کە لەسەر بنەمای ئەو خاڵە لاوازانە بێت لایەنە بەهێزەکانی لایەنە لاوازەکانی دەرفەتەکانی هەڕەشەکانی سەر ئەم ئیدارەی لەکوێن ئەمە بە دروستی بکە لەسەر بنەمای ئەوە بێت ئیدارەیەکی دروست داڕێژێت تاوەکو کێشەکانی ساز لە ڕاستی ئەمە هەرێمی کوردستان بە چەند قۆناغێکی جیاواز هەتیە پەڕیەوە بە تایبەتی لە دوای ڕوخانی ڕژێمی عێراقەوە دیارە هەر لە دوای ڕوخانی ڕژێمی عێراق بۆ فترێکی زۆر ئێمە پشتی هەرێمی کوردستان لە بجێ عێراق نێدراوە کە ساڵانێکی گەشەکردنی ئابووری بوو لە هەرێمی کوردستانە لە ساڵی 2023 بۆ 2013 دوای قۆناغشی تر هاتە پێشەوە کە بۆ ماوەیە کە حکوومەتی ناوەند هیچ بڕەبوجێشی نەناردووە هەرێمی کوردستان پاشان قۆناغێکی قورس و ناهەموار بوو بۆ هەرێمی کوردستان و قۆناغش تێپەڕی قۆناغی سێەم بریتی بوو لەوەی کە ماوەی نزیکەی ساڵ و نوێک ناوەند نیوەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانی ناوت کە بریتی لە 453 ملیار کە تاوەکو مانگی 2020 بەردەوام بوو پاشان ئێستا قەیرانێکی دارایی کە بەرەوەی نەک هەرێمی کوردستان بەرەوەی عێراقشی بدێتەوە بەڵام دیارە کاریگەریەکانی گۆسە هەرێمی کوردستان زۆر بووە بەداخۆ هاتنی پەتای کۆرۆنا و داوەزینی نرخی نەوت و وەستانی بازار کە بۆ هەموو زانین جوڵەی بازرگانی و تجارەت و ئابووری لە هەرێمی کوردستان وەکو شوێنەکانێکە هەمووی وەسا ئەم قەیرانی دارایە زوو کاریگەری لەسەر هەرێمی کوردستان کرد لەبەرەوەی هەرێمی کوردستان نەیتوانیوە پێشتر ئامادەکاری بکات یان چاوەڕوانی بکات بۆ ئەوەی کە لە قەیرانێکی وا ئەتوانێت ڕوبەڕوو بێتەوە بەداخەوە نەمانتوانی کە ڕوبەڕووی قەیرانە بینەوە بۆ هۆی ئەوەی کە کاریگەریەکی وای دروستکە کە کاریگەری لەسەر موچە و ژیان و گوزرانی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەبێت ئەم قۆناغا بەتەکی دە قۆناغی ڕابردووە بەداخۆ حکوومەت بۆ علاجکردنی قەیرانی داراکە یا بۆ کەمکردنەوەی کاریگەریەکانیان پەنای بردە بەرەوەی کە دەستکاری موچە بکات ئەو بۆ پاشکەوتی موچە کرا ئەم لە پاشکەوتی موچەیە ئەو ساڵانەی دوایی بە تایبەت ساڵی 2019 کە ئەو ساڵە بە تەواوەتی موچەی فەرمانبەرانەوە ئەو ساڵات بە تەواوەتی درا بیر لەوە نەکرابەوە کە ئەگەر ڕۆژێک کە قەیرانێکی دارایی ڕوو لە هەرێمی کوردستان کا چۆن بتوانانی تەحملی ئەوم کرد ڕەنگە بەشێکی لە ڕووی قانونی و یان لە ڕووی دەستوریەوە مەسەلا هەرێمی کوردستان جیاواز بێ لە ناوەند دەوڵەتە بنەمای دەوڵەتی هەیە و پارەی پاشەکەوتی هەیە و ئەتوانێ کۆی کە دەوڵەتە قەرز کات و پارەیە دەجی خۆی هەیە بەڵام هەرێمی کوردستان هیچ کەم لەمانە ناتوانێت بکە ئەوەی کە هەبووە 400 چاوی داهات بۆ هەرێمی کوردستان هەیە یەکەم ئەو بڕەپارەی کە لە ناوەندەوە گاتە هەرێمی کوردستان کە وەکوتم بە چەند قۆناغێکی جیاواز هاتیە پەڕیوە دوا قۆناغیانەوە بۆ کە
لە تەواوی ساڵی 2020 4 پارە بۆ هەرێمی کوردستان نێراوە لە ناوەندەوە مانگی 1 و 2 کە 453 ملیار دینار نێراوە لەوەش بڕێک لەم پارەیە تقریبن نزیکەی 12 ملیاری ماهانە بڕاو بۆ قەرزی بانقە ئەهلی و تیجاریەکان و ئەوەی سەرچاوی دووهەمی بریتی بۆ لە فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان سەرچاوی سێهەمی بریتیە لە داهاتی ناوخۆ داهاتی ناوخۆ هەم ئەوەی لە گومرگ و خاڵەسونیرەکان دەستەکەوێ هەم لە باج و ڕسوماتی ناوخۆی هەرێمی کوردستان و یشتر هاوکاری هاوپەیمانانەکە ماهانە ئەدرێت بە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پشتیوانی یان بۆ هاوکاری موچەی هێز پێشمەری کوردستان کە بریتە لە 20 ملیار و 600 میلیۆن دینار ئەمانە سەرچاوەکانی داهاتبوون لە هەرێمی کوردستان ئەمانە تەواان نەوت ڕێژەیەک داوەزی لەو کاتا کە هەم لە عێراق و هەم بۆ هەرێمی کوردستانیش کاریگەریی زۆری ئەوەی ناوخۆش ئەوەی کە هەبووە لە خاڵە سنووریەکانە داهاتە بووە مەسلەی باج و ڕسومات زۆر کەم بوو بۆ کۆی حکوومەت و وەزارەتی دارایی باسەکە تا ئاسی نزیک لە سەفر بوو بۆ ئەمانە وای کرد کە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستانەوەی کە هەیە لە هەموو قەیرانێکەوە کوتم بەداخەوە هیچ پلان و بەرنامەیەکی نییە پەنابات بۆ بڕینی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دیارە هەرێمی کوردستان نزیکەی 190 ملیار دیناری پێویستە بۆ موچەی موچەخۆران لە هەرێمی کوردستانە ئەم بڕەش بەم سەرچاوی داهاتانە دەستکەوتون ئێستا ئەوەی کە پێمانەڵێن ئەم بڕەپارە لە بەردەستی حکوومەتی هەرێمی کوردستان نییە ئەو کەمە پێمان وایە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە دەستبەرێ بۆ چاکسازی لەو شوێنانەی کە داهاتی ئەم هەرێمە بەهەدەرە درێ بە تایبەتی چاکسازی لە داهات لە سەرچاوەکانی داهات لە فرۆشتنی نەوت لە هەموو ئەو شەریکات و کۆمپانیانی کە عەقدی نەوتیان هەیە کە زۆربەی ئەم عەقدانە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان پیاچوونیان پیا بکەوە هەروەها خاڵە سنووریەکان مەسەلەی گومەرێک و باج و ڕسومات هەمووانە پێویستیان بە حکوومەتی هەرێمی کوردستان پیاچوونیان پێکا بۆی هەوڵبات بەم جۆرە لەو چاکسازیکردە بتوانێت دەرباز بێ لە خێرانی دارایی نەوەکو پەنابردن بێ بۆ بڕینی موچەی موچەخۆران بەداخۆ سەر ڕایەوەی کە ئێستا یاسای چاکسازی لەیەکی حوتەوە کەوتۆتە بواری جێبەجێکردن خەڵک لەم تابعکردنیەوە بوو لە چاودێریکردنیەوە بۆ ئەم یاسای چاکسازیە چۆنە کە هەمومان قسەکانمان لەسەرەوە بوو کە پێویستە ئەم یاسایە بە عەدالەت جێبەجێ بکرێ وەک یەک جیاوازی لە هیچ ناوچەیەکی هەرێمی کوردستان نەکرد لە جێبەجێکردنی جیاوازی لە هیچ مادە و بەڕگەیشی یاساکان نەکرێ هەمووی جێبەجێ بکرێ بەڵام بەداخۆ لە ئەوەی کە موچەی مانگی شوبات بوو بینەمان حکوومەت دەستی بۆ برد کە بڕێک لەو پارەیە ببڕێت کە تاوەکو ئێسێمە بەرچاومان ڕوون نییە ئەم بڕینە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستانی پاشەکەوتەکان یان هەل بەڕێ نەجاریشکە ناگەڕێتەوە کە کوتم بەداخەوە ئەمە بوو بەڵام ڕوویدا سەر ڕایەوەی چەند مانگێک موچە دوا کەوتووە بەڵام ئەو لێبڕێش بە پێوی کە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان ڕوونکردیانەدا ئەمە ئەوە بۆ ئەو بڕەپارەی کە لە بەردەستی حکوومەتی هەرێمی کوردستان بووە ئەویان دابش کردەوە بەسەر موچەخۆرانە و نەیانتوانیوە تەمویلی لە ساڵ 1970 بۆ هەموو وەزارەت و مؤسسات و دام دەستگای حکوومەت کردەوە لە سا 21 بەڕێ بوو مێ دەکەین کە حکوومەت لە داهاتووە هەوڵبات هەم کۆمەڵێک هەنگاوی ئانی هەیە گورج و گۆڵانە بینێت بۆی بتوانێت لە داهاتووە ئەمە ڕێکاتەوە چکە بەڕاستی نەبوونی موچە و دواکەوتنی موچە و بڕێنی موچە کە هاوڵاتیان و فەرمانبەرانی ئەم هەرێمە بەرچایان ڕوون نییە کەی موچە وەرەگرن کە یەتوانن ژیانیان ئەو موچەی کە ئەدرێتێ ژیانی خۆیانی پێڕێخەن ئەمە وای کردووە لێکەوتەی بە تایبەتی زۆرە بێ ومێ دەکەین کە لە داهاتوانە بەڕەنگە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە ئەوەی کە هەیە ئێمە ئێستا بە چەند جۆرێک ینی فەرمانبەرانی هەرێمی کوردستان قەرزیان لای حکوومەتی هەرێمی کوردستانە بە تایبەتی مەسەلەی پاشکەوتی موچە ڕەنگە فەرمانبەران
ژیانی خۆیان وا بنیادناوە لەسەر و موچەی کە ڕێکیان هەستووە قەرزارێکی زۆر بوو بێتنی بازار هی خەڵکی بۆ ئەوی کە بۆ ژیانە بێ ماناگەر حکوومەت پێویستە هەوڵی تەواوبات بۆی ئەم قۆناغە تێپەڕێنێ تاوەکو ئەمە نەبێتە هۆی دروستبوونی کێشە ئێمە ئێستا قەیرانی داراییمان هەیە قەیرانی سیاسیمان هەیە لە هەرێمی کوردستانە قەیرانی تەندروستیمان هەیە لە هەرێمی کوردستانە و ئیشەڵا ئەوە ڕوونادات بەڵام مەگەر وا بڕات قەیرانی کۆمات چی دێسە لە هەرێمی کوردستان لە ڕاستیەوە حکوومەت هێرەمی کوردستان هەوڵی ئاهانی هەموو شەریکات کۆمپانیا بات بەوەی کە ئەو فتری کە دام دەستگاکان و ئیشوکار نەبووە بتوانێت ئەو فترەیە زەڕیبیان لێوەرنەگرێ بۆ ئەوەی ئەوانیش خاوەن مڵکەکان ئەوانی کە قەرزیان لای فەرمانبەران و هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بتوان ئەوانش هەوڵێەوە بن کە هاوکاری خەڵک بن ئەمە لە معناتەکان کەم بێتەوە کە موچە نییە یا موچە لێ بڕێ بەڵام بۆ پێیەوەی کە قانونێک هەبێت بۆ ئەمە ناو قانونێک نییە بۆ تەنیا هاندانی حکوومەت هێرێمی کوردستانە بۆ هەموو ئەمانە چکە لە ڕاستیەوە عقدێکە بە پێ عقدێک کراوە مەسەرەن فەرمانبەرێک لەگەڵ بانقێک عقدێکی کردو و پارێکی وەرگرتووە و ماگانە و قەرزا با دەیداتەوە ئەمە عقدێکە لە نێوانە و دوو کەسانی قانونێک نییە بۆی کە ئەو بانقام و زەمکا بۆی کە ئەم پارەیە وەرنەگرێتەوە یا چکۆ عقدە لە نێوانە و دوو کەسە خوانە هەرچەنە مشتێکی قانونیە لە ڕاستیان ڕەنە زۆر شارزایم نەبێنم وەڵامیەوە بم وەڵامەی من تێگەمەوە بریتێ لەو عقدەی کە لە نێوان خوا ناکرێت حکوومەت مافیەوەی نییە کە زەخت بکات لەوەی کە ئەم پارانەوە نەگیرێتەوە کرێ ئەوەی حکوومەت کە خۆی لای فەرمانبەران و هاوڵاتیانە مەسلەی سولپی عقارە کۆمەڵە سولپی کە هەیە پێم وایە حکوومەت بۆ بڕیاری هەیە حکوومەت خۆی ئەوەی کردووە بەڵام ئەوەی کە هەیە مەبەستان لە دەرەوە ئەوانەی کە لە بانقاهلەکان پارەیان وەرگتووە شەریکات و کۆمپانیا شتیان بەقی زێناوە قەرزارنەوە ئەوێ بدرێتەوە بە تەجیل حکوومەت ناتوانێت هیچ زمانی جواب بکە بۆی کە لیان وەرنەگیرێت بابەتێکی زۆر جوانە دوروژان لێرە ئەکەوێتەوە سەر و حاڵەتی کەوا طبعاً ئەبێ ئێمە ڕەچای ئەوەکەین ئەو مامەڵەی کە فەرمانبەر کردوێتی بۆ سەبارەت بۆ قەرزەی کە لە سەرەتی کەی بووە وەنیە کاتەکەی بووە چۆن بووە چی نەبووە بۆ ئەوەی توانایی ئەوەی هەبێکەوە بیسەلمێنێ لە دادگایە کە کەم تەرخەمەکە لەوە نییە کەم تەرخەمەکە لەوە نیە ئەو ناپابندیەکە لەوە نییە بەڵکو هۆکارێکی دەرەکی وای لێ بکردووە بۆ باسی فەرمانبەرت کرد فەرمانبەر مۆزەفە مۆزەفیش بە پێ یاسا و ڕێنمایەکانی کە لە هەرێمی کوردستان و عێراقای ڕێکخراوە کەواتە تۆ ئەم عقدی لەگەڵ حکوومەتە هەیە ئەم کاری خۆی ئەکایان مامۆسا کاری خۆی ئەنجام داوە و لە بەرامبەر پێویستە موچەی بداتێ کە موچەی نەداتێ خۆ هیچ هینێکیکەی نییە هیچ سەرچاوەیەکی دارایی تری نییە تا بتوانێت ئەو مامەڵانەوە ئەو گرێبەستانی کە ئەنجامی داوە بۆ بژێوی ژیانی ڕۆژانەی خۆی و چالاکی ژیانی ڕۆژانەی خۆی پابەندی پێ و بیاتەوە فەرمانبەر ئەگەر باسی بکەین فەرمانبەرەکە کەسەکە نەوەڵا یعنی تۆ ئەو مەسئولەتێکە لەسەر شانیەتی یعنی خۆتۆ بۆم ڕوون کردیتەوە ئەتوانێت مەسەلەن هانا بۆ محکەمە بەرێت یانوکوت ئەو مؤسسەی کە لەگەڵیا عقدی کردووە بۆ نمونە ئەگەر بۆ نمونە بانقێک باس بکەین بانقێک لە بانقەکانی بڵێن ئێستا کە هەیە بانقە ئەهلەکان بێت کە ئەم قەرزی کردو لە بەرامبەر شتێکا و ئەو هینی خۆ سیستەمی خۆی ڕێکخستووە لەسەر ئەو موچەیە کە ئەدرێ ینی پلانی خۆی لەسەر ئەوە داناوە بۆ نمونە ئەگەر هاتو بە زیاتر ڕوونی بکەینەوە ئەگەر بۆ نمونە بڵێن فەرمانبەرێکی حکوومەتی هەرێمی کوردستانم من کاری خۆم کردووە و پابەند بووم بە ئەرک و ئەو پابەندیانی خۆم بەڵێ لە بەرامبەر ئەوە مافی ئەوەم هەیەکەوە ئەو موچەی کە بۆم تەرخانکراوە لە کات و ساعتی خۆیان بەو بڕێ خۆی بندرێتێ من لەسەر ئەمە پلانی خۆم داناوە بۆ نموناستاوم قەرزم کردووە بۆ ئەوی مەسەلەن خانۆکەم بچووکە گەورەتریکەم یان ئۆتۆمبیلێک بۆ مناڵەکەم بکڕم یان منداڵەکەم یان کەسێکی خۆم لە خوێندنەکان لە زانکۆکانی ئەهلی ئەوانی کە تۆزێک مەسەلەن پارەی تێچێ و تێچۆکەی زیاترە لەوێ بخوێنن من لەسەر ئەم بنەمایە هەستاوم کۆمەڵی قەرزم کردو بۆ من دام ناوە ینی سەرکەوتوو ئەبم لە دانەوە لە کاتی خۆیان پشتم بەچی بەستوە پشتم بە موچە بەستوە لە بەروی من بازرگانێک نەبووم من مەسەلەن دوکانم نەبووە مارکێتم نەبووە تا داهاتەکەم ینی ئەوە بێتکەوە
بتوانم اعتمادی تەواوی بکەمە سەر بە جۆرێک لە جۆرەکان کە بێمنەت بم لێ یعنی بتوانم ئەوکەم بەڵام یعنی مۆزەفیش لەسەر ئەو ئەساسە فەرمانبەر مامۆستا ئەوانی کە موچەخۆرن لەسەر ئەو بنەمایە ئەو مامەڵانەی خۆیان ئەنجام داوە کە سیستەمی موچە کە نظامی موچە پێش ئەم بارودۆخە بەو شێوەیە بۆ کە توانیویان یعنی ئەگە تۆ تەماشاکەین بگەڕێنەوە بۆ ساڵانی پێشووتر پێش 2013 و 2007 ئەو لەو نێوەندەیە تەماشاکەی خۆشگوزەرانی هەبوو بۆ فەرمانبەر یعنی بۆ فەرمانبەر بۆ مامۆستا موچە ڕەنگە ئەگەر تاخیربوونێک بووە 5 ڕۆژ بەڵام هەرگیز باوەڕ ناکەم گەشت بێتە 2 مانگ و مانگ و بەو شێوێ و داشکاندنی لێ بکرێت و بەو ڕێژەی کە لەم ماوەی ڕابردووە کە ئێستا درا یعنی لێکەم بکرێتەوە. بۆ ئەم بەرنمەیەش هەنگاو بە دوواداچوونی وردی کرد بەرامبەر بەو کێشە و گرفتانەی کە موچەخۆران ڕوبەڕوویان بۆ بە تایبەتی ئەو قەرزە کەڵەکە بوانەی کە لە سەرشانیان تا ئێستا بەبێ چارەسەرکردن ماونەتەوە. هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان بە تەواوەتی ئاوڕێک باتەوە لە موچەخۆران تا بەرنمەیەکی تر و هەنگاوێکی تر پێتانەڵێن شاد و ئارام.